گوێ لە قسەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەگرین و دوا بە دوای ئەوەش بە پرسیار مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە چوارچێوەی بەشداریکردنی لە گفتوگۆیەکی ناوەندی لێکۆڵینەوەی ڕوودا و تیشکی خستە سەر کێشە سیاسی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا. هەروە ڕوانگەی کۆمەڵی ئیسلامی بۆ چارەسەری کێشەکان و بنیادنانی حکومڕانیەک کە هەمووان لێی بەهرەمەند بن خستە ڕوو. ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەموو کێشەکانی هەرێمی کوردستانی بۆ نەبوونی حکومڕانیەکی سەرڕاستانەی تەندروست گەڕاندەوە. جەختی لەوەش کردەوە کە گەندەڵی و نەبوونی دادگەری سیمایەکی دیاری حکومڕانیە لە هەرێمی کوردستان بە جۆرێک کە کەمینەیەک لەسەر حسابی خەڵکی ڕەشوڕووت و ژێرخانی ئابووری وڵات بۆتە ملیاردێر. یەکترازانی کۆمەلگا لە ڕووی سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەوە. ئەمیش نیشانەیەکی دیکەی نەبوونی حکومێکی ڕەشید و سیستەمێکی حکومڕانی تەندروستە. کۆمەلگای ئێمە لێکەڵەوەشاوە. من حەز دەکەم کۆمەلگای ئێمە کەبینەیەکی ملیار لێرە نەگەڵ ملیێرە بێڵێم لە کۆبوونۆم لە گەڵ سەرۆکاتی هەرێم کە دکتۆر بەرهەمیش لێ بە سەرۆک کۆمار هەرسێ سەرۆکاتێکی هەرێمیش لێ بوون گوتم بە کۆتایی بە وەزع بێنین تاکەی هەر خەڵکێک دەوڵەمەند بێ بە پارەی حرام لەسەر حیسابی ڕەشوڕووکردنی خەڵک و نەبوونی ژێرخانی ئابووری و وێرانکردنی وڵات تاکەی هەر باسی چاکسازی دەکەین چاکسازی کاکە بە حەڵوا دەم شیرین نابێ چاکسازی دەبێت بێنی ئیرادەت هەبێ دەبێت دەستبەرداری ئیمتیازەکانت بی ئیمتیازە شەخسی و بنەماڵەیی و حیزبی و تایبەتیەکانت بی لە پێناوی بەرژەوەندی گشتی دەزا و چاکسازیت بۆ دەکرێت دەبێت لەو کەوڵەتەکەی خۆت بێ دەرێ بێ فەزای فراوانی نیشتیمان پەروەری و نێتەوە پەروەری ئەمجا چاکسازیت بۆ دەکرێت. سەبارەت بە یەکدەنگی و یەکڕیزی نیشتیمانی کە حیزبە دەسەڵاتدارەکان بەردەوام بانگەشەی بۆ دەکەن بەڵام کاریان بۆ چەسپاندنی نەکردووە. مامۆستا عەلی باپیر تیشکی خستە سەرەوەی کە سەرڕایەوەی یەکێتی و پارتی لە بەغداش پۆستەکانیان لە نێوان خۆیاندا تەخشان و پەخشان کردووە بەڵام لایەنەکانی دیکە نەیانهێشتووە یەکڕیزی کورد درزی تێ ببێت. ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئاماژەی بەوە کرد کە یەکڕیزی کورد لە بەغدا و تەبایی ناوخۆیش دیسانەوە بە چاکسازی بەرهەم دێت. یەکڕیزی و تەباییش گومانی تێدانێ بەرهەمی چاکسازیە. ئەگەر لێرە ئێمە خۆماندا چاکسازی نەکەین تۆکمەتون تۆڵ نەبین چۆن لە بەغدا دەتوانین پێکەوە بین. هەرچەندە بەڕاستی ئێمە سوپاسی هەموو ئەو لایەنان دەکەم کە ڕەخنەی زۆریان لە پارتی وێچێتی هەیە کە وەکو چۆن لێرە قۆڕەخکاریان کردو لە بەغدا شار خەریکی قۆڕەخکاری و تەقسیم و دابەشی تەخشان پەخشانی ئیمتیازەکان بوون بۆ خۆشیاندان بۆ دادێنن بەڵام بەڕاستی سوپاسی هەموو لایەنەکانی دیکە دەکەم کە دانیان بەخۆیان داگرتووە هەر پێکەوە بوون مەگەر چۆن دەنانانی هێشتۆ کورد درزێ بکەوێت تەکە لێنەکەیەوە بەڵام ئەگەر بمانەوێت مامەڵێکی تەندروست لەگەڵ بەغدا لەگەڵ حکوومەتی نێوەندیدا بکەین دەبێت لێرە چاکسازی باش بکەین وە لەوێش وەکو یەک تیم کار بکەین بە یەک نەفەس وەکو یەک تیم یەکدیمان خۆش بوێ بوون بە یەکدی ڕەوا ببینین مافەکان بە یەکدی بدەین. دەربارەی ڕوانگەی کۆمەڵی ئیسلامی بۆ چارەسەری کێشەکانی ناوخۆی هەرێم مامۆستا عەلی باپیر وتی دەبێت پێچەوانەی ئەوەی ئێستا دەگوزەرێت بهێنرێتە ئاراوە دەبێت دامەزراوەی سربەخۆی حکومڕانی لە هەرێم هەبێت و هاوڵاتی بوون و مرۆڤبوون بکرێتە پێوەەر هەروە یاسا سەروەر بکرێت و یەک هێزی یەکگرتووی نیشتیمانی هەبێت. ئەمیری کۆمەڵی ئیسلامی جەختی لەوە کردەوە کە دەبێت لە داهاتی هەرێم و پرسی نەوتدا شەفافیەت هەبێت و ژێرخانێکی ئابووری باش بنیاد بنرێت. ژێرخانی ئابووری ئاسایشی ئابووری بۆ خۆمان دروستکەین چی دیکە چاومە لەوە نەبێ داخواکەی لێ شتێک دێویش بە زۆریش وایە بەرپرسەکان بازرگانن یاخود بازرگانەکان لەگەڵ بەرپرسەکان شەریکن خواردنی ئەکسپایرمان بۆ دێنن دەرمانی ئەکسپایرمان بۆ دێنن خەڵک تووشی دەرد و نەخۆشی زۆر بووە لە ئەنجامی دەرمانی ئەکسپایر و خواردنی ئەکسپایر بابای دەوڵەمەند یا بابای سیاسی کە بازرگانیشە و سیاسیشە کە ئیبن خەلدون لە مقدیمەکەیدا دەڵێ وڵات کاتێک کاول دەبێت حکمڕانەکان بوونە بازرگان حکمڕان کە دەبێتە بازرگان ڕێی بازرگانی بۆ کەس نایڵێتەوە هەموو هۆکارەکانی قوت بەکاردێنێ کە ڕێی بازرگانی و کەسابەت لە خەڵک دەگرێت وایە ئێستا دەبێت کۆتایی بەوە بێنین کە چی دیکە بازرگانی لە پەنای سیاستدا نەکرێ. لە کۆتاییدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی بۆ تێپەڕاندنی ئەو بارودۆخەی لە هەرێم دەگوزەرێت بە پێویستی زانی کە دەسەڵاتداران لە ڕووی ڕۆحی و فکریەوە چاوێک بە خۆیان دابخشێننەوە کە وەکو لە قورئانیشدا هاتووە
خی گەورە واقعی هیچ کۆمەڵگەیەک ناگۆڕێت تا ئەوان خۆیان نەگۆڕن. ئەمیری کۆمەڵی سامی وتیشی ئەگەر حکومڕانان وا بیر بکەنەوە کە ئەم وڵاتە هی خۆیان و دەوروبەرەکەیانە بە جۆرێکا ڕاستەی دەکەن کە خێر و بێری بۆ خۆیان و دەوروبەرەکەیان بێت. بە پێچەوانەشەوە ئەگەر وا بیر بکەنەوە کە ئەم وڵاتە هی هەمووانە ئەوە بە جۆرێکا ڕاستەی دەکەن کە هەمووان لی بەهرەمەند ببن. بۆ من جۆ جێپرسیارە بۆچی فارس و تورک و عەرەب توانیان دەوڵەت دابمەزرێنن